بەدایان هەڵا لە کتێبەکانی کیمیا و فیزیا و بیرکاری و زیندەوەرزانی پۆلی 12 ئامادەیی ئاشکرا دەبن. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی نووسراوەکەوە سەرجەم بەڕێوەبەرەتیەکان لە هەڵەکان ئاگادار دەکاتەوە. بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان لە وەزارەتی پەروەردەش دەڵێت لە چاپی نوێی کتێبەکان سەرجەم هەڵەکان چاک کراینەوە کە بەشی زۆریان هەڵەی زمانەوانی و چاپ بوون. پۆلی 12 بابەتەکانی زانستی کە کیمیا، فیزیا و بایۆلۆجی و بیرکاریە پێداچوونەوەمان لە بۆ کرد چەند هەڵەیەکی زمانەوانی یان چاپی تێدا بوو هەستن ئەو هەڵانەمە ڕاست کردەوە. خۆشبەختانە ئەو ساڵ کتابەکان چاپ کرابوون لە کتابەکانی 2010 ئەو هەڵانە ڕاستکراینەوە هیچیان نەمانە زۆربەی زۆری قوتابیانیش چونکە وەزارەت ساڵانە لۆ پۆلی 9 و پۆلی 12 کتابەکان بە ڕێژەی 100% چاپ دەکاتن بۆ ئەوەی هیچ کێشەیەک نەبیتن. ئەو ساڵ کتابەکان دابەشکرا بەڵام لۆ دڵنیا بوون لەوەی کە قوتابیان کە دڵنیا بن هەڵەکان بزانن چییە. وەکو باسم کە هەڵەکان ینی 99 هەڵەی زمانەوانی چاپە گوتمان بەس لۆ دڵنیا بوون ینی هیچ گومانێک نەبی لە لای تەڵەبان ئەوانش ئاگادار بن کە ئەو هەڵانە چێت لای خۆیان ڕاستی بکەنەوە. لە ساڵی ڕابردووە میکانیزمێکمان داناوە لەگەر بەڕێوەبەرەتی گشتی سەرپەرشتیکردنی پەروەردەیی چۆن مامۆستایان هەموو مامۆستایەک دەبێ ئەوە کە مەهامی سەرەکی خۆیتی تێبینی لەسەر پرۆگرامەکان بدە بەڵام ئەو تێبینێت چۆن بەدەستمان بگاتن. بەڕاستی کێشەک هەبوو لە گەیشتنی ئەو هەڵانەی کەم سەر مامۆستا دەستنیشان دەکاتن بەدەستمان بگاتن ئەوە بوو کێشەکە بوو. ئێستا میکانیزمەکاندانە چارەسەری ئەو کێشەمان کردو. ئەگەرچی بەشێک لە هەڵەکان بۆی چاپکردنەوە ڕوویانداوە بەڵام سەرئەنجام ئەو هەڵانە بوونەتە هەڵەی زانستی و گۆڕانکاری دروست کردووە لەسەر شیکارکردنی پرسیارەکان. لقی هەولێریەکەتی مامۆستایانیش ئەو هەڵانەی لە بەشێک لە کتێبەکانی 12 ئامادەیی هەیە بەکارە ساد ناو دەبات و دەڵێت هەر ئەو هۆکارانە بوونەتە هۆی ئەوەی قوتابیان زیاتر پەنا بۆ خوێندگە ئەهلیەکان و مامۆستایانی تایبەت و مەلزەمە ببەن. ساڵانە ئەبینین کە کتێبەکان کۆمەڵێک کەموکڕی تێدا هەیە و ڕەنگە خودی ئەو مامۆستایش جاری وای هەستی بە هەڵە و کەموکڕیەکان نەکردووە یان جاری وای هەستی پێکردووە. من ئاگادارم لە نزیکەوە کۆمەڵێک لە مامۆستایانی دڵسۆز مامۆستایانی مختەز لەو بارانە هەڵەکانیان دیاری کردووە دایکیانە لیژنەی وەزارەتی پەروەردەش بۆی پێداچوونی تێدا بکاتن بەڵام بەداخەوە تا ئێستانێکە وەزارەتی پەروەردەنی کردووە. ئەم ساڵ هاتوۆتە سەرخەر لەوەی کە دەڵێ کاکە کۆمەڵێک کەموکڕی و هەڵەی تێدا هەیە پێویستە چارەسەر بکرێت. دوای چی؟ دوای چەندین ساڵ کە ئەم تەبع ڕۆیشتووە دوای چەندین ساڵ ئەم چاپە بە هەڵەی ڕۆیشتووە و تەڵەبە لەسەریشی بە هەڵەی فێر کراوە لە کۆتاییشدا پرسیارەکانیش بە هەڵە ساڵانە لە وزاری هاتوتەوە قوتابی تێدا زەرمەند بووە. کارەساتی گەورە لەوەیە کە هەڵە کراوە هەڵەکانیش دانی پێدانەندراوە و لە هەمان کاتیشدا ئاستی زانستی و معریفی لە هەرێمی کوردستاندا زۆر ئیهمال کراوە زۆر پشتگوێ خراوە. ئەو هەڵەی لەو چواروانەی پۆلی 12 ئامادەیی هەیە مێژوەکەی بۆ ساڵی 2010 دەگەڕێتەوە کاتێک ئەرچی چاپکردنی کتێبەکان بە کۆمپانیایەک سپێردرا بوو بەڵام وەزارەتی پەروەردە بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەو کێشەیە ئێستا بۆ خۆی کتێبەکان چاپ دەکات و لێژنەیەکی بۆ سەرپەرشتیکردن و چاودێریکردنیش دروست کردووە و یاداشتێکی لەگەڵ ئەکادیمیای کوردی واژۆ کردووە بۆ ڕاستکردنەوەی هەڵە زمانەوانیەکان بە بۆچوونی شارەزانی پەروەردەش دەبووە وەزارەتی پەروەردە زووتر خەمی لەو کێشەیە بخواردبایە چونکە ئەوە بابەتێکی بچووک نییە و پەیوەندی هەیە بە دابەزینی ئاستی زانستی خوێندکاران. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.